سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. یانەدەستانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ئەرتەشی تورکیا، کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕا لە دوورگەی سیری، یانەدەستان و برینداربوونی دوو کرێکار لە شارەکانی مەشهەد و ئەردەبیل، لە سێزارەدانی چواردە بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بەڕێوەچوونی یەکەم دانوستانی نێوان وڵاتانی ئیسرائیل و لۆبنان. یانەدەستانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ئەرتەشی تورکیا ڕۆژی سێشەممە 11 سەرماوەز هاوڵاتیەکی خەڵکی گوندی یارماق سەر بە شاری ماکۆ بە تەقەی هێزەکانی ئەرتەشی تورکیا لە ناوچە سنوورەکانی ئەو شارە گیانی لەدەستا. بەپێی راپۆرتەکان ئەو هاوڵاتیە بە ناسناوی حسەین دۆڵەتخا و باوکی دوو منداڵ کاتێک کە تەنانەت لە نێوخاکی ڕۆژهەڵاتی کوردستاندا بووە لەلایەن هێزەکانی ئەرتەشی تورکیاوە کراوەتە ئامانج و پاش ڕۆژێک تەرمەکەی ڕادەستی بنەماڵەکەی کراوە. دەست بەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری شنۆ ڕۆژی سێشەممە 11 سەرماوەز هاوڵاتیەکی خەڵکی شاری شنۆ لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. ئەو هاوڵاتیە بە ناوی شەهرام نەجاڕی خەڵکی گوندی دەلۆسەر سەر بە ناوچەی دۆڵی دەشتە بیلەری شاری شنۆ بە هێرشی هێزەکانی ئێدارەی سڵات بۆ سەرباڵەکەی دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانیەوە ناوەندە کراوە. شانی باستا سرەڕای بەدوەداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشنیم هەواڵە سەبارەت بە ئەو دەست بەسەرکراوە زانیاریەک لەبەردەستانیە. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شەرکەتی نەوتی فەلات قاڕا لە دوورگەی سیری ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شەرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغەڵە لە ناو چامەڵایەتیەکانی سیری دژ بە وەدینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەشداربوونی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە سیستەمی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەڵگرتنی پلاکارد، خۆزیاری بەرزکردنەوەی ئەستیاغدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕەفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان، وەرگرتنی هێزی کاری نوێ و سەر بەخۆی سندوقی خانەنشینی خانشینکراوانی سنعەتی نەوت بوون. ناڕزایەتی کرێکارانی پەیمانکاری زانکۆی زانستە پزیشکیەکانی چابەهار ڕۆژی چوارشەممە 12 سەرماوەز کۆمەڵێک لە کرێکارانی پەیمانکاری شاغەڵە لە زانکۆی زانستە پزیشکیەکانی شاری چابەهار دژ بە کەمبوونی حەقدەستەکانیان ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی کەمبوونی حەقدەست و پێنەزانی حەقدەست و مەزایە دۆخراوەکان دۆخی ژیانیان لە خراپیدایە و تەنانەت توانایی دابینکردنی سەرەساییترین پێداویستەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی بەیاننامەکەدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە لە ئەگەری وەدینەهاتنی جاخوازیەکانیان ناڕزایەتیەکان بەربڵاوتر دەکەنەوە و مان دەگرن. یانەدەستان و برینداربوونی دوو کرێکار لە شارەکانی مەشهەد و ئەردەبیل لە ڕۆژانی ڕابردوودا دوو کرێکار لە شارەکانی مەشهەد و ئەردەبیل بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئەیمنی شوێنی کاری کرێکاران تووشی ڕووزاو بوون و کرێکارێک گیانی لەدەستا. بەپێی راپۆرتەکان کرێکارێکی تەمەن 50 ساڵ و خەڵکی گوندی گەجوران سەر بە پارێزگای مەشهەد بەهۆی کەوتنی بە نێوبیری ئاو دەست بە جێگیانی لەدەستاوە. هەروەها کرێکارێکی بینەسازی خەڵکی شاری ئەردەبیل بەهۆی کۆچنە خوارەوە لە بەرزاییەوە بریندار و ڕەوانەیە نەخۆشخانە کراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ دۆخی تەندروستیە و کرێکارە لە خراپیدایە و ئەگەری هەیە گیانی لەدەست بدات. کۆبوونەوەی خاوەن کێڵگە پەلەوەریەکان لە شاری شیراز ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خاوەن کێڵگە پەلەوەریەکانە دژ بە بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی ئابووری و ژیانی بەرهەمهێنەران کۆبوونەوە. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی بەرزبوونەوەی بەرچاوی نرخی کەلوپەلی پیشەکەیان و هەروەها نەبوونی پشتیوانی دەوڵەت لە بەرهەمهێنەران دۆخی ژیان و معیشەتیان لە خراپیدایە و
ئەگەری هەیە لە داهاتوودا بەردەوامی بە کارەکەیان نەدەن. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری پێدانی پشکی خواردنی مریشک، پشتیوانی یاسایی دەوڵەت لە بەرهەمهێنەران، کەمکردنەوەی نرخی کەلوپەلی پیشەکەیان و هەروەها وەدیهاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. لە سێدارەزانی چواردە بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا چواردە بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە سێدارەزران. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 6 زیندانی بەناوەکانی سەفا جوزیپور، مەهدی جەوانمەردی، پەرو وەلی شەعبانی، حەسام نەورۆزی، عەلی نەیرەنگ و جەلال خورشیدی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی گۆناباد، لاکانی ڕەشت، سەبزەوار، مەشهەد و ناوەندی یاز ئیعدام کراون. هەروەها 8 هاوڵاتی دیکە بەناوەکانی عەلی کەلهۆڕ، ئەمیر ئیمامی، یوسف جەمشیدی، محەممەد نووری، حسین شەفیعزادە، غوڵام ڕەزا بەهرامی، حسین زەمانی و سپێهر گودەرزی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە بەندیخانەکانی گۆرگان، قزڵ حەساری کەرەج، بەندەر عەباس، ناوەندی سمنان، درود و بروجێرد لە سێدارەزراون. دووە هەواڵ بەڕێوەچوونی یەکەم دانوستانی نێوان وڵاتانی ئیسرائیل و لۆبنان. ڕۆژی چوارشەمە 12 سەرماوەز یەکەمین خۆلی دانوستانی ڕاستەوخۆی نێوان ئیسرائیل و لۆبنان کە بە یەکەم هەنگاوی لەو جۆرەدا دەنرێت پاش ساڵی 1983 زاینی بەڕێوەچوو. بە پێی راپۆرتەکان، کۆبوونەوەکە لە شاری نەقورەی لۆبنان لە بارگای هێزەکانی نەتەوە یەکگرتووەکان و لە کەشێکی ئەرێنیدا بەڕێوەچووە. لە کۆبوونەوەکەدا بڕیاردراوە بە مەبەستی بەرزکردنەوەی ڕێژەی هاوکاری ئابووری لە نێوان ئەو دوو وڵاتەدا کار لەسەر بیرۆکەکان بکرێت و سەرڕای ئەرێنێبوونی گفتوگۆکان ئیسرائیل جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە پێویستە حەزبۆڵای لۆبنان بە تەواوەتی چەک بکرێت. بە پێی راپۆرتی ناوەندی ڕاگەیاندنی دەفتەری سەرۆکوەزیرانی ئیسرائیل، لە داهاتوودا پێشکەوتنێکی زۆر بەرچاو لە بواری ئابووریدا لە نێوان ئەو دوو وڵاتەدا ڕوەدات و لۆبنانی وەکو وڵاتێکی دۆست پێناسە کرد. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە.